ئەو مەقامە پێشکەشەبە ئەستریۆ کیانۆش لە شارە جوانەکەی نوراباد هەروە پێشکەشەبە ئەستریۆ ئاواتار هەر بژێ شانسێ بەچی بۆ شادامات لە تەرەفی کاگە سەجاد قەمبەریاو بۆ کاگە عەلی قوڵامی بۆ عەوجەماچ واڵە فەڕەندە بیشمەڵێەوە شانسێ بەچی بۆ کاگە یونس میرزایی لە تەرەفی ئاغا سابر گەڵای 50,000 پێشکەشە بۆ ئاغا یونس بۆ بەهزەری کوڕە خاسەکەی دنیا بۆ ئاغا یونس دەی بیشمەڵێەوە گیانە ناموس حەیا شەرەف فڕی قاڵا و بەسەر گوڵدا قڕی گیانە ناموس حەیا شەرەف فڕی قاڵا و بەسەر گوڵدا قڕی ئەو ڕۆژی دڕکودا ئەو دڕوو بەسەر گوڵدا زاڵەوەی زاڵم ئەیاوانەوە ڕانەندەی ماشین 206 ڕانەندەی ماشین 206 بای بچی ماشینەکە دادەکران وەرە قوربانە وەرە قوربان عەقڵ دەبردم شێتت کردم سووتان دەوەرایە عەقڵ دەبردم شێتت کردم سووتام وەرە قوربان جوانەمان یابێت بۆ ئاغا عەمید نەزەری شانسێ بەچی بۆ بنەماڵەی نەزەری لە تەرەفی کاگە خۆرشید جوانەمان یابێت بۆ کاگە هادی ئاغای مۆمنی ئەوە بۆ جەماعەت یەکدانە گەڵەی 50,000 پێشکەشەکە بۆ کردن میوانەوە چۆنەمەکانیان دەبیژمەڵیەوە ماشەڵڵا ئای ماشەڵڵا شانسێ بەچی بۆ سەمەد میرزایی بۆ ئاغا ئیمان میرزایی بۆ مەیداندارەکان لە تەرەفی ئاغا سابرە دەبیژمەڵیەوە شانسێ بەچی بۆ بازیکەرە بازینەکەر بۆ مەجید میرزایی بۆ بازیکەرە بازینەکار بۆ بێلە لەمانەکە بۆ شادامات بۆ بنەماڵی شادامات بۆ کوڕە خاسەکە 24 متری وای لەبەر دەرکیان دارە ئەنجیرە و یان هەنارە ئای لەبەر دەرکیان دارە ئەنجیرە و یان هەنارە ئای لەسەر باڵاکەی بەرزت بابمدەن لەو سێدارە وەرە قوربانە ڕامیدوان شێتت کردم وەرە قوربان عەقڵ دەبردم شێتت کردم سووتام وەرە قوربان عەقڵ دەبردم شێتت کردم سووتام برژام خانم گیان جوانەمان یابێت بۆ ئاغا سابر ئەوە بۆ بنەماڵەی نەزەری بۆ ئەوین گیان جوانەمان یابێت بۆ عەلی تاماسبی شانسێ بەچی بۆ مەهدی نووری بۆ ریاسەت مەحتەرەمەکەی خیابان بەهارستان بۆ مەجی نووری بۆ ئاغا سابر راد بۆ سابر راد بۆ وەدردای مەرادی لێران یەجێ خالی بیت بۆ
خۆم بازرگانەکەی بێسەر مایە خۆم آخر پەشیمان گیان ڕەنج بەزایە خۆم سزای من کێشام لە پای دۆسی جوان یوسف نایکێشا حەو ساڵ لە زندان یوسف نایکێشا حەو ساڵ لە زندان ئای لە مینا لێ میناگیان شەڕ دەکا چاوی ئای لە مینا لێ میناگیان عەشرەکە چاوی ئاغار خۆم با قوربان میناگیان دیمۆی پڕ ئاوی ئاغار خۆم با قوربان میناگیان دیمۆی پڕ ئاوی شاسە بەچی بۆ ئەو جماعەتە بە تایبەت بۆ بنەماڵەی نووری بە تایبەت لە تەرەفی ئاغا مۆمنیە و بۆ کوڕەخاسەکان بە تایبەت بۆ وەدێنەی برادی دێرەنی خوایاس بە تایبەت لە تەرەفی ئاغا بەخچی نووری پێشکەشە بۆ ئاغا سەید مۆمنی بۆ ئاغا محەممەد نووری بۆ ئاغا مەجید مێزەیش بە تایبەت بۆ ئاغا سابر ڕزایش دەوشی ئاغا فەرشید جەهانی پێشکەشەدا بۆ کاکە حەمید نەزەریۆ بۆ حەجی نەزەریە لێرەدەوە چێسەویشی مەڵیۆ ماڵێ باری کرد میناگیان کەس نەیگێڕاوە بۆ خۆم دانیشتم میناگیان دڵخۆشی داوە ئای لە مینا لێ میناگیان ئەی هاوار شەڕێمە دەکا چاوی ئاغار خۆم با قوربان میناگیان دیمۆی پڕ ئاوی ئاغار خۆم با قوربان میناگیان دیمۆی پڕ ئاوی ئاغا سەمەد ئەڵێ بۆ ئاغا عەلی تەماسبی بۆ ئاغا محەممەد نووری والله شوفي نووری